بسم الله الرحمن الرحيم. الصلاة والسلام على رسولنا وعلى آله وصحبه أجمعين. سلام ورحمة وبركة خوي قولتان لسربي ئێمە وەکو ئافرەتان پێویستمان بەوەیە کە لە ژیانی پێغەمبەری نازدار شارەزابین، چونکە وەکو ئەزانن یان بیستوتانە ئێمەی ئافرەتان بە هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نەهامەتی و لە ئەو کارە خراپانەی کە لە جاهلیەتا بەسەر ئافرەتە هات، ئافرەت ڕزگاری بوو لە سەردەمی هاتنی پێغەمبەری پێشەوامان و ڕزگارکەری هەموو بەشەریەت بوو بە تایبەتی ئافرەت. بۆیە ئێمە باسی ئەوەکەین کە وتومانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر عەدالەت بۆ لە بەینی بەشەریەتە بە تایبەتی لەگەڵ ئافرەتە و بە تایبەتی ترین لە نێوانی خێزانەکانی خۆیان. زۆر جار یارمەتی دایکە عایشەی داوە و یاری لەگەڵا کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ یاریکردن لەگەڵ خێزانەکانتانە تەنها لەعیب و نییە، بەڵێ ئەجرە. ئەفەرمێ بیان دوێنن، نازیان بدەنێ، یاریان لەگەڵا بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایکە عایشەی ناوەتە سەر شانیوە و لەسەر دیوارێکی بەرزۆ لەو دیوە یاری و ئەوانە بووە بۆ ئەوی سەیر کات، نایەتێ سەر شان خۆیوە. و هەروەها دایکە سەفیە ڕەزای خۆیان لەسەر بێ دایکانی ئیمانداران، ئەفەرمێ گەرەکی بوو سەرکەوێ سوار بێ بۆ سەر حوشتر ڕانی خۆیدا ئەناو بۆی سەفیە پێبراتە سەر ڕانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئینجا سەرکەوێتە سەر سوارەکە. و هەروەها دایکی ئیمانداران بەشداری پێ ئەکردن لە کاروباری گشتی ئەو کاتە و هەروەها مشاوەرەی پێ ئەکردن، قەرارێکی بدایە پرسی پێ ئەکردن. نەک وەکو ئێستا زۆر لە پیاوان ئەڵێن با پرسیان پێ بکەین و بە قسەیان نەکەین، ئەوە زۆر هەڵەیە. پێغەمبەری نازدار قەت ئەوەی نەکردە. سەلەمە کاتێکە لە عەمرە بوون، پیاوان ناچوون ئیحرام بشکێنن و حیوانەکانیان سەر ببڕن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ قەرارەی سەلەمە چوو خۆی لە پێش ئەوانە ئەنجامیدا. بۆیە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وەسیەتی کردە کە ئێمە نەرمونیان بین لەگەڵیانە، ئێمە دڵگەورە بین لەگەڵیانە و ئێمە ئەفەرمێ پیاوان بە ڕێزی خێزانەکانیان بگرن و تەعاملیان هەڵس و کەوتیان با زۆر بە نەرمونیان و ڕفق بێ. هەروەها زۆر مەکانەتی خێزانەکانی و خێزانی ئیماندارانی بەرز ڕائەگرت لە نێوان خەڵکە. و هەروەها لە زۆر جێگەی ترا باسەکرێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر مراعاتی خێزانەکانی ئەکرد لە کاتێکە یەکیان نەخۆش بووە زیاتر بەدەمیەوە ئەبوو. تەنانەت ئەفەرمێ کاتێکە لە حەیزا بوونایە زۆر مراعاتیانی ئەکرد، زۆر دڵنەوایانی ئەکرد. ئەمەنە شارەزا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوەنە حەکیم بوو ئەیزانی ئافرەت کە کاتێکە لە حەیزایە چەند ناڕەحەتە، چەند باری دەرونی ناتەواوە، چەندێ بێزارە لە خۆی، بۆیە زۆر مراعاتی ئەکرد و زۆر تەعاملی باشتر ئەکرد لەگەڵیان. هەروەها لەگەڵ کچە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشترین باوک بوو بۆ هەموو مناڵەکانی و بە تایبەتی تر بۆ فاتیمە ڕەزای خوای لەسەر بێ. ئەفەرمێ هەر کاتێ فاتیمە بەهاتایەتە ژوورۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەڵەسا و ماچی ناوچاوانی ئەکرد و لە پاڵی خۆیان دای ئەنا. ئەمانە هەمووی ڕێوایەتن و حەدیثن و کە گێڕاوەتەوە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمانە هەمووی بۆ ئەوە نەبووە ئێمە دانیشین بەس باسی کەین، ئەمە بۆ ئەوەیە ئێمە پیاوەکان تەعاملی پێ بکەن و ئێمەی ئافرەتانیش ئەو خۆشەویستیە و ئەو مەحبەتە دەرببڕین. چۆن دایکی ئیمانداران ڕێک خۆشەویستیەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلمیان باج ئەداوە و خۆشەویستیان بۆ دەرئەبڕی. جا بۆ دایکیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێزی دایکی بە تایبەت ڕاگرتووە. ئەوە تا فەرمێ کە پیاوچاکی ئەچێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کێ بکەمە هاوڕێی خۆم، بۆ کێ باشترین هاوڕێ بم؟ ئەفەرمێ دایکت. سێ جارە فەرمێ دایکت، ئەوجا ئەفەرمێ باوکت. کەواتە ڕێزی تایبەت و تەعاملی جیاوازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هیچ
مامۆسا و پێشەوایەک و سەروەکێکی هیچ وڵاتێکە نەبینراوە و نابینرێ. بۆیە هەزار درود و سەڵاوات بۆ دیاری پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم.